بە بۆچوونی بەشێک لە هاوڵاتیان و بەرپرسە حیزبیەکانی قەزای بەردەڕەش نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و مردنی کاک نەوشێروان مستەفا کارەساتێکی گەورە بوو بۆ میلەتی کورد. کاک نەوشێروان هاوڕێی دیرینی مام جەلال بوو، پیاوێکی مەزن و دیار بوو لە بستنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان. بەڕاستی جێمەگانی بەڕێز کاک نەوشێروان و بەڕێز مام جەلال زۆر زەحمەتێ پڕ بکرێتەوە، بەڵام ئیشەڵا کەسێکیان لە دوای خۆبەجێهێشتووە و مەدرسەیەکی چایشان دوای خۆبەجێهێشتیەوە، ئیشەڵا ڕێبازەکانی ئەو بەرنادەن، ئیشەڵا جێمەکانیوان بە تاکید 100% پڕ ناکرێتەوە، بەڵام ئیشەڵا باشیش دەبێتن ئیشەڵا. ئارەز محەممەد ئاغا بەرپرسی کۆمیتەی بەردەڕەش لەبارەی مردنی کاک نەوشێروان مستەفادا دەڵێت لە دەستدانی سەرکردەیەکی سەنگین و دلێر وەک نەوشێروان مستەفا لەگەڵ نەخۆشکەوتنی مامی گەورەمان بە کۆسبێکی گەورە دەبینم و بەسەر کورد و پرسە سیاسی نەتەوایەتیەکەماندا. جەنابی مام جەلال هێشتا بۆ کورد پێویستمان زیاتر پێبوو بۆ ئەوەی بتوانین ئەو هەدەف و ئامانجانێک کە لە پێشتر خەباتی بۆ کردووە بگەینە ئامانجەکان و جێبەجێکەن، بەڵام بەداخەوە قەدەر ڕێگای نەدا کە ئێستا مام جەلال تووشی نەخۆشی بوو. لە دوای جەنابی مام جەلالیش کە ڕەحمەتی کاک نەوشێروان بەڕاستی ئەویش یەکێک بوو لە پەروەردەکردنی ئەو مەدرسەیە کە مەدرسەی کوردایەتی بوو، مەدرسەی بیری دیموکراسی و ئازادی مرۆڤ و بیری یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتی بوو لە کۆمەڵگا. دیارە ئەم مەدرسەیەش بەداخەوە 95 کە جەنابی کاک نەوشێروانیش کۆچی دوایی کرد کە ئەمەش کەلێنێکی گەورەی لە گۆڕەپانی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستان جێهێشت. کادرێکی پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژە بەوە دەکات غیابی مام جەلال و مردنی کاک نەوشێروان کاریگەری خراپی لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و عێراقدا دەبێت و دەشڵێت دەبی بە وەفا بین لە بەرامبەر ڕێبازی مامی گەورەمان و کاک نەوشێروان. ئەوەی جێی دڵخۆشی بوو کاک نەوشێروان یەک لە خوێنکارە هەرە نزیکەکانی بەڕێز مام جەلال بوو، هەموو ژیانی لەگەڵ مام جەلال بوو، لەگەڵ مام جەلال دەستەی دامەزرێنەر بووە لە فکری سیاسی، فکری سەربازی، فکری ئیداری، فکری ئابووری زۆر نزیک بوو لە مام جەلال. دڵمان پێخۆش بوو کە بتوانی فەراغی مام جەلال ئەگەر فەراغی مام جەلالش پڕ نەکاتەوە، بەڵام درێژە پێدەری شتەکانی باشەکانی مام جەلال بی، بەڵام ئەوە قەدەر وای کرد و ئەویشمان لە دەستدا. ئەوەی لە گرنگە ئێمە هەر هەمومان بە وەفا بین بەرامبەر بە ڕێبازی مام جەلال و بەرامبەر بە ڕێبازی کاک نەوشێروان و بەردەوام بین لەسەر ئەو ڕێبازی ئەوان گرتومیانە بەر ڕێبازی خزمەتکردنی خەڵک و ڕێبازی خزمەتکردنی هەرێمی کوردستان و ڕێبازی بەرەوبردننی ئەو وڵاتە بەرەو یەکسانی و بەرەو دیموکراسی و بەرەو ئارامگایەکی کە خەڵک ئاواتی بۆ دەخوازی. بە بۆچوونی بەشێک لە بەرپرسانی سیاسی پێیان وایە بە تەبایی نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان دەبێتە کۆی گشتی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان، بۆ ئەوەی ڕوحی پاکی نەوشێروان مستەفا و دلی مامی گەورەمان خۆش بکەین، ئەویش دەبێت ڕێکەوتنامەی دەباشان جێبەجێ بکرێت. محەممەد جەلیل، کەناڵی بادیناسات، بەردەڕەش.